ئەنجا سەیری ئەم سیفەتانەی کە لە کتێبەکانی سەلاح نەسر و حربی معتەقەد و حرب الکەلیمەیە خوێنینەوە. لە زیندانی پارتی بە ئیشرافی تارق نووری کە محەقیقە، یا دڵشاد یوسف کە بەرپرسی هۆبەی تیرۆرە، یا بارزان یا محەممەد چاوشین یا ڕۆستەم، ئەمانە هەمووی ناوە شەریفەکانن کە لە لای عوسمەت هەرگوشین هەڕەمێکی تەعزیب و ئەشکەنجە و پیاوخراپین. لە خەڵکیان پرسیوە تۆ ژەمی چەند نانەخۆی؟ ئەگەر وتبێتی دوو بۆیان کردو بە یەک نان، بۆی وردە جەستەی برسیکەن تا ئێرادەی زەعیفەکەن. وەمانەوی بە جاسووس یا اعتراف لەسەر فڵان شتوکە و ئەبێ بیشیکەی. ئەنجا سەیری ئەو بیدعەیە کە لە سووسێ هەیە، لە زیندانی سووسێ. خۆی زیندانێکی بچووکە ژوورەکە، لە ژوورەکەیە وەکو قەبر هەڵیان کەندووە، کابرا خەنە ناو ئەم قەبرەوە لەسەر لا، پاشان تاتی گەورەیە خەنەوە سەر وەکو بەردی نوێژ پێڵێن تات، یان وەکو بەردی قەبر. بۆی هەر ئاوا لەسەر لا بێ نازانە شەوەیان ڕۆژە، چەند ڕۆژ لەوێ ئامێنێتەوە، چەند وەخت لەوێ ئامێنێتەوە. زەلام هەبووە 8 مانگ بەم جۆرە لەژەر ئەم جۆرە تەعزیبە بوو، هەموو وەختی هەر لە قەبرەکانە بوو، دەرێنە ناوە بۆ ژوورەکە. ئەنجا گەرما و سەرما، ئەنجا لێدانی جۆری لێدانەکان، ئەو کێبڵانەی کە بە دەرەجەی ئەستوری کێبڵەکە ڕەقەمی لەسەر نووسراوە، دکتۆری خۆیان دێ فەحسیەکە بۆی بزانێت ئەم جەستەیە تەحملی کام نەوعە کێبڵەکە چەندیشی لێ بدرێ ڕۆژانە، لەسەر چی؟ هێشتا کەس نازانێت لەسەر چی ژیراوە. ئەگەر کاگوەلید خوای گەورە یارمەتی دەری بێ، ئەگەر کاگوەلید کە ئێستا ئەوە دوای 2 مانگی ترێ بێ بە 18 ساڵ زیندان، 38 کیلۆی ماوەتەوە، ئەوانی تر حتمما ئێستا لە 38 کیلۆشان نەماوەت، هەیە هەر پێی مردووە بە تەعزیبەکە. بەڵام لەسەر چی ئەمە هەموو ئەشکەنجە و ئازارە؟ لەسەر چی؟ دوای ئازاد نەکردنیان لەسەر چی؟ یعنی تەسەور کە مامۆستا مەلا عوسمان ڕەحمەتی خوای لێبێ خۆی شەخسی چوو بۆ لای مەسعود بەرزانی، وتی من سەرم سوڕماوە لەوەی کە ئەم کاک وەلیدە بۆچی بەرنابێ لە زیندان. ئاخرجەی سەرنجە، یعنی کابرا نە عەسکەریە، نە پێشمەرگایەتی کردووە، نە لە بەشدار بووە لە شەڕێکی ئیسلامیان، هەرچەندە ئیسلامی بەرامبەر بە پارتی شەڕی نەکردووە، مەجموعەی تەوحیدەکە نەبێت کە کەوتنە بەردەستیان و پارتی زیندە بە چاڵی کردن. 17 کەسی لێ خستنە یەک گۆڕۆ بە ئەمری مەسعود بەرزانی شخصی خۆی. مەلا عەبدولغەنی و کۆمەڵە مەلای شەریفی تری هەولێر چوون بۆ ناویتیان برامە لە زمانی حیزبی باسا ڕووی داوە. آخر على لەقل دەریان بێنینەوە بیانکەین بە یەک قەبر وەکو بەشەر، وەکو عورفی ئیسلامی دینەهارە بێ لێ قەبرە. جا بزانە خوای گەورە کە ویستی یەکێ زەلیلکە چۆ تۆڵێ ئەو خەڵکانەشی لێ کرد. وتلك القرى أهلكناهم لما ظلموا وجعلنا لمهلكهم موعدا. ئەو خەڵکە کە زوڵمیان کرد و ئێمەش ڕۆژ ئەو ڕۆژەمان دیاری کردبوو کە ئەبێ ئەو زوڵمیان کۆتایی پێ. ئەو زوڵمە خوای گەورەی کە بە سەبەبێ بۆ ئیمتیحانی ئەم خەڵکە، بۆی بشزانێ ئەمانەش چەند بەرگریەکەنەوە لەو داما و مەزلومانەی کە گیراوە.